تورکیا هەر لە دەستپێکی شەڕی سووریادا کە تازە 10 ساڵی بەسەر چوو وەکو دەوترێ بە ئارەزووی خۆی بیابەی کەسێک لارەی لێ بکات و ڕێگەری لێ بکات لە بەشی ڕۆژاوادا ئەنجام دەدات. پەرلەمانی ئەوروپا لە 11 مانگە بریارێکی دەرکردووە لە تورکیا داوا دەکات لە کێشانەوەی هێزەکانی لە ڕۆژاوا و هۆشداری داوە کە لەوانەیە کردارەکان ببێتە هۆی پاکتاوی نەژادی. بۆ تیشخستنە سەر هەندی لایەنی ئەم بابەتە شەماڵە بەشیری لیەکۆلەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە سویدەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکە شەماڵ خۆش هاتنەوە بەڕامەکانمان. هەڵسەنگاندنی ئیوە چییە بۆ ئەو بریارە؟ ئەم کاتە و باش و سڵاو ڕێز لە ئێوە و خۆشحاڵش بکاردانی ڕەمشی تەندروستیتان باشە و گەڕاونەتەوە سەرکار. لە ڕاستیدا ئەو بڕیارێکیشتی ئەوروپا داوێتی لە چوارچێوەی ئەو بڕیارانەیە کە یا ئەو راپۆرتانەیە کە هەتا ئێستاکە لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئاستی ناودەوڵەتی و لە هەمان کاتدا لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە چەندین راپۆرت بە درێژایی 5 ساڵی ڕابردوو لەسەر پێشنگارەکانی مافی مرۆڤ لە جوغرافیای سووریا لەلایەن تورکیا و هێزەکانی سەر بە تورکیا تۆمار کراون و بڵاو کراونەتەوە. هەری دوایی گرنگترین راپۆرت لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە لە ئەگە هەڵە نەبن 5 مانگی ڕابردوو بڵاو کراوە کە بۆ یەکەمین جار پێگەی دەوڵەتی تورکیا لە جوغرافیای عەفرین وەکو دەوڵەتێکی داگیرکەر پێناسە دەکات و لەوێدا ئەو دەستدرێژی لەسەر ژنان لایەن هێزەکانی سەر بە تورکیا پرۆکسەکانی تورکیا دەستدرێژی بۆ سەر ژنان دزین تاڵان کارەساتی بە زۆرەمەلی نیشتەجێکردن و بە زۆری وەدەرنانی هاوڵاتیانی کول لە جوغرافیای عەفرین و لە هەمان کاتدا تێرۆر و کوشتنی سیاسەتمەداران لە جوغرافیایە تۆمار کراوە. هەر بۆیە یەکێتی ئەوروپا لە خۆناغێکی ئاوادا کە بە تایبەتی پەیوەندیەکانیشی دەگەڵ تورکیە بەرەو دژواری دەچێ بە پشتبەستن بەو راپۆرتانە توانیوێتی هەڵوێستێکی بەو جۆرە نیشان بدا. کاک شەماڵ زۆر جار وەرگرتنی ئەو جۆرە بریارانە کارێکی ئاسان نەبووە و هەروەها پیادەکردنیشیان کارێکی ئاسان نییە. ئیوە چ جۆرە میکانیزمێک بە گونجاو دەزانن بۆ پیادەکردنی ئەو جۆرە بریارانە؟ بەڵێ هەروکوێوە دەزانن و بە ئاماژتان پێکرد پێکهێنانی ئەم بڕیارانە ئێگزار زەحمەت و دژوارن بە تایبەتی بە لەبەر چاوگرتنی ئەو قەیرانە کە لە ناو نەتەوە یەکگرتوەکاندا هەیە کە لە ڕێکخراوێکی ناودەوڵەتی کە دەبا ڕۆڵی سەقامجیکردنی ئاشتی بینی با بۆتە تەنها ناوەندێک بۆ دەرکردنی راپۆرت و هەڵوێستی سیاسی واتە هەتا ئێستاکەنە ئەبزاری پێویست کەرەسەی پێویست بۆ داسەپاندن و بەڕێوەبردنی سیاست لە بەردەستدانیە. بە هەمان شێوازێکی ئەوروپاش تا ئێستاکەنە نەیتوانیوە ببێتە خاوەن سیاسەتێکی یەکپارچە واحید لە بەرامبەر دەوڵەتی تورکیا. هەمیشە دەوڵەتی ئاڵمان بە جۆرێک لە جۆرەکان لە پشت پەردە ئامادە بوو بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان مەشروعیت ببەخشێت بە سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا. باشترین ڕێوڕێباز ئێوە کە پرسیار دەکەن بۆ پێکهێنانی ئەم بڕیارانە چێ گەڕانەوەیە بۆ ئەو ئیرادە سیاسیەی کە لە ناو گەلانی باکووری سووریا لە ئارادایە واتە ئەوەی کە دایان هەوێ خەڵک بگەڕێنەوە سەر ژین و واری خۆیان بژین بتوانن ڕێز لە ڕێستەکانی مافی مرۆڤ بژیرتێت و بە تایبەتی ئەو هەڵانەی کە دەوڵەتی پێشووی ترامپ لە پەیوەندی دەگەڵ سووریەدا کردی ئەم هەڵانە لەلایەن ڕێوەبەرینەوەی ئەمریکا بە سەرۆکایەتی بایدەن ئەم هەڵانە سەرڕاست بکرێتەوە و جارێکی دیکە خوێندنەوەیەکی دروستتر و استراتێژیکتر بۆ موقعیەتی سووریا و ڕۆڵ و پێگەی ئەمریکا لە منتەقەکەدا بکرێت. کاکە شەماڵی مێزانی ئەمریکا ڕۆڵی ڕاستەوخۆی لەم شەڕەدا هەیە. چما ئەوروپایەکان بریارێکی وهایان وەرگرت لە جیاتیەوەی ئەمریکا بریارێکی وها وەربگرێت؟ بەڵێ ئەوە پرسیارێکی گرنگە ئەرۆکو باسم کرد ئەمریکا هەتا ئێستاکەنە بە هاتنە سەرکاری دەوڵەتی تازەش نەیتوانیوە یەک هەڵەکانی سەردەمی ترامپ لە سووریا سەرڕاست بکاتەوە کە بەڕاستی گوزارەی لەوە دەکرد لە گرنگی و استراتیژی وڵاتی سووریا تێنەگەیشت بوو وەکو تەنها سەحرایەکی پڕ لە خۆڵ و ئەوە تەماشای دەکرد و لە هەمان کاتیشدا دەوڵەتی تازە نەیتوانیوە سیاسەتی نوێی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەڵاڵە بکات و لە قۆناغی ڕێوەبەرایەتی ترامپدا لە 4 ساڵی ڕابردوو سیاسەتەکانی ترامپ بوو بەهۆی ئەوەی کە قەڵشتێکی ئەگزار زۆر گەورە لە نێوان هەماهەنگی سیاسی و نظامی لە نێوان ئەوروپا و ئەمریکادا بێتە ئاراوە. هەبوونی هەموو ئەو خەلعانە ئەو قەڵشتێک کە لە ئارادایە بۆتە هۆی کە ئەمریکا
ڕۆڵ و پێگەی خۆی لە ئاستی ناودەوڵەتی و منتەقەی لەدەست بدا و هەڵوێستێکی ئێستاکانە نیشان دەدرێت لە بەرامبەر تورکیا هەڵوێستێکی پارچەکردارانە بێ واتە هیندێک وڵات خاون هەڵوێست بن هیندێک وڵات خاون هەڵوێست نەبن ئەمەش ئەم کەش و هەوای ڕەخساندۆ کە دەوڵەتی تورکیا بتوانێت باشتر لەو قەڵشتا کەڵک وەربگرێ و باشتر سیاسەتە کوردۆفۆبیەکانی خۆی لە منتەقەدا پەرە پێ بدات. کاکە شەماڵی مەزانین تورکیا و ئەردۆغان بە باشی لە عەقڵیەتی ئەوروپایەکان تێگەیشتوون، بەڵام تا چەند ڕۆژاوایەکان چ ئەمریکا وایە خود ئەوروپایەکان لە عەقڵیەت و سیستمی تورکیادا تێگەیشتوون؟ بەداخەوە هەتا ئێستاکانە ئێمە خوێندنەوەیەکی دروستمان لەلایەن ئەوروپایەکانەوە لەو پەیوەندیدا نەبینیوە، چون بە درێژایی 4 ساڵی ڕابردوو بە تایبەتی ئەمە باز دەکەم، بەڵام ئەگە هەر لە سەرەتایی ئاڵۆزەکانی سووریا و ئێمە تەماشاکەین کە دەکاتە 10 ساڵ ئەوروپایەکان هەمیشە پیان وا بووە ئەگەر بێت و حساسیەتەکانی دەوڵەتی تورکیا لەبەرچاو بگرن واتە بەردەوام بە چاوی ئەمنیەتیەوە تەماشای موقعیەتی کوردەکان لە سووریا بکردرێ و ڕێوشوێن بە پێی حساسیەتەکانی تورکیا بگرێتێتە بەر ئەوە دەتوانن تورکیا ڕازی بکەن و لەمپەردا بنێن لە بەرامبەر هێرشەکان. نەبوونی خوێندنەوەی ئەوەی کە زۆر باش. قڕوانە کاکە شەماڵ زۆر سپاس. شەماڵە بەشیری لیوکەڵەر و چاودێری کاروباری ڕاینگاری زۆر سوال کە ئەم ماوەی لەگەڵماندا بوون. هەر بژین.